سلام علیکم خۆشەویستان. وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی میهرەبانی دوێنێکە کۆبوونەوەی چڕم کرد 6 دکتۆری پسپۆڕمان هەیە کە دکتۆری ئافرەتان کەوا پێشنیارم کرد لە بۆیان نرخی ویلادە و نرخی لەدایکبوونی بینی نەخوارێکە. مەجموعەک دکتۆری منداڵانمان هەیە، دکتۆری مخەدیرمان هەیە، لەگەرە هەر هەمویان ڕاوێژم کرد بە جەماعی بڕیارماندا دامان بەزاند ئۆفەری تایبەت لە 1/11 تاوەکو 12 تا کۆتای ساڵی 2024 خەستەخانەی میهرەبانی بە ئۆفەرێکی ناوازەی بێوێنە نرخی منداربوون پێشکەش بە خەڵکی کوردستان دەکا. بەردەوامین لە ئۆفەری نوێ لە خزمەتکردنی زیاتر دەشێنین سعری چارەسەرکردن بە کوالیتی زۆر بەرز لە میهرەبانی دەبینن بە پشتوانی خوای گەورە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.